حکمی قەرەقوشی ڕێبوار کەریموەلی دەڵێن لە سەردەمی عوسمانیدا حاکمێکی شەرع بووە ناوی قەرەقوشی بووە. ئەم قەرەقوشیە بە گەندەڵیەکانی بەناوبانگ بووە. ڕۆژێکیان قەرەقوشی بە بەردەم فڕنێکدا تێدەپەڕێت. بۆنێکی زۆر خۆشی بۆ دێت و دەبینێ مراویە کە وەکو دەنووکی کەو برژاوە لەسەر سینیەک دانراوە و چاوەڕێی خاوەنەکەی دەکات. قەرەقوشی بە نانەواکە دەڵێت ئەو مراویەم بۆ بپێچەوە تا بیبەم بیخۆم. نانەواکەش ناوێرێ هیچ بڵێ و دەست بەجێ مراویەکەی بۆ دەپێچێتەوە. پاش چەند دەقیقەیەک خاوەنی مراویەکە دێت و پرسیاری مراویەکەی دەکات. نانەواکەش زۆر بێمنەتانە دەڵێت مراویەکە فڕی. ئیتر دەبێتە شەڕیان. کابرایەکی کریستیان کە لەو ناوە دەبێت دەکەوێتە بینیانەوە. کەچی کابرای نانەوا بە مقاشەکەی دەستی بە هەڵە چاوی ناو بژیوانەکە کوێر دەکات. نانەوا دەپەشۆشێ و هەڵدێت. کابرای کریستیانیش بە دوای دەکەوێت. نانەوا بەسەر دیوارێکدا باز دەدات و بەسەر ژنێکی دووجاندا دەکەوێت. ژنا منداڵەکەی لەبار دەچێ و دەبورێتەوە. مێردی ژنەکەش دەکەوێتە دوای نانەوا. نانەوا کەمێک ئەولاتر خۆی بە کابرایەکی جوولەکەدا دەکێشێ و بەری دەداتەوە. کابرای جوولەکەش بە دوای دەکەوێت. ئەخیران چەند پاسەوانێک کە لەو ناوە دەبن، کابرای نانەوا دەگرن و قۆڵبەستی دەکەن و لەگەڵ ئەوانەی بە دوایەوەن ڕاپێچی لای قەرەقوشیان دەکەن. خاوەن مراوی، کابرای کریستیان، مێردی ژنە دووجانەکە و کابرای جوولەکە سکاڵاکارن و نانەواش تۆمەتبار. قەرەقوشی لە خاوەن مراویەکەوە دەست پێ دەکات و دەڵێت کێشەت چییە؟ خاوەن مراویەکە دەڵێت قوربان، مراویەکم لا دانابوو بۆم ببرژێنێ. کە چوون بی بەمەوە ماڵێ بیخۆم، نانەوا گوتی مراویەکەت فڕیوە. قەرەقوشی کتێبێکی ڕەشی لەبەردەم بوو. کردیەوە و گوتی مراوی بە باڵندە حسابە، کەواتە فڕیوە. اینجا قەرەقوشی ڕووی لە کابرای کریستیان کرد و گوتی تۆ دەردت چییە؟ ئەویش گوتی نانەوا چاوێکمی کوێر کردووە. قەرەقوشیش دەڵێت لەو مەسەلەیەدا حکم بەو شێوەیە کە ئەگەر موسڵمانێک هەردوو چاوی غەیرە موسڵمانێک کوێر بکات، ئەو کاتە چاوێکی موسڵمانەکە کوێر دەکرێت. ئێستا دەبێت چاوەکەی دیکەشت کوێر بکات. اینجا چاوێکی نانەواکە دەردەهێنرێ. کابرای کریستیان دەڵێت نەخێر قوربان، سکاڵاکەم کشاندەوە. اینجا قەرەقوشی ڕووی لە مێردی ژنەکە دەکات. مێردی ژنە دووجانەکە دەڵێت ژنەکەم منداڵی لەبار چووە. قەرەقوشی دەڵێت حکم ئاوایە کە ئەگەر یەکێک شتێک بە هەڵا ببات دەبێت لە جێی خۆی دای بنێتەوە. بۆیە نانەوا دەبێت لەگەڵ ژنەکە جووت بێت تا ئەو کاتی کە دووجان دەبێتەوە. کابراش سکاڵاکەی دەخشێنێتەوە. لە کۆتاییدا ڕوو لە کابرای جوولەکە دەکات. پێی دەڵێت تۆ دەردت چییە؟ جوولەکەکە حەپەساوە دەڵێت چی بڵێم جەنابی قەرەقوشی؟ هەزار ئافرین بۆ ئەو عەدالەت و گەورەییەت. من هەر هاتبوو بزانم ئەو جەماعەتە بۆ بە دوای ئەو پیاوە بێگوناهە کەوتون. ئەم حکایەتە جوانترین تعبیرە لەو نادادی و گەندەڵی و تەڵەکەبازیەی ئەمڕۆ حکومڕانانی کوردستان حکمی میلەتی پێدەکەن. میلەت دەبینێ و نەک هەردەنگ ناکات، بگرە بۆ بەرژەوەندی خۆی چۆپڵە بۆ زاڵم لێ دەدات.